عراق و وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران کردمان لەسەر بنەمای بڕیارەکەی دادگای فیدراڵیەوە بوو پێش جەژنی ڕەمەزان موچەی مانگی شوبات و ئازاریان نرد. ئێستا کاتیەوەیە کە ئامادەکاریەکان بۆ موچەی مانگی نیسانی فەرمانبەران دەست پێ بکە. ئێمە چەند ڕۆژێکە دەستمان بە ئامادەکاری کردووە بە ڕێبەراتەکانی خۆمان سەرقاڵی ئامادەکاریەکانن. داوای لیستی موچەی مانگی نیسانمان لە هەموو وەزارەت و دامەزراوەکانی حکوومەت هێرێم کردووە. دیارە بەشێکیان نردویانە بەشێکشیان ماوە بینێرن لە چەند ڕۆژی داهاتوودا لیستەکە تەواو حازر دەبێ و ئێمە ڕەوانەی وەزارەتی دارایی عراقەکەین و چاوەڕێین هەفتەی داهاتوو کە ئەوان دەستیان کرد بە دابشکردنی موچەی فەرمانگە وەزارەتەکانی خۆیان لەگەڵەوەیە موچەی فەرمانبەران و دام و دەستگاکانی ئێمەش بنێرن و ئیتر موچە چیتر دوانەکەوێ وەک چۆن لە عێراقا لە یەک کاتە خەرجەکرێ لەسەر بنەمای بڕیارەکەی دادگای فیدراڵی کاڵێ موچەی هەرێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەک کۆی پارێزگاکانی تری عراق خەرج بکرێ ینی بە هەمان میکانیزم و لە هەمان کات. ئەوە پاڵپشتە بە بڕیارەکەی دادگای فیدراڵی کە لە مانگی شوبات دەرچووە. ئێستا خۆتان بینیتان ئێمە دوای گفتوگۆیەک و سەردانی ئێمە بۆ بەغدا کە لەگەڵ دانیشتینەوە بوو بابەتی موچەی هەزامنیەکان گرفتیە بوو نردیان موچەی مانگی ئازار هەبوو کە هەندێک تەفسیری بۆ کرابوو کە بەبێ تەوتین نانێرێ ئەو بوو موچەی مانگی ئازاریش نێردرا. ئێستا پێمان وایە ئەو بابەتە بە تەواوی چارەسەر بووە لە ئەم سەردانی ئەم هەفتەی بەڕێز سەرۆکوەزیرانی عراق بۆ ئەمریکا لەوێش جەخت لەسەرەوە کرایەوە کە بابەتی موچەی فەرمانبەران چارەسەر بووە و چیتر نابێتە گرفت موچە چونکە بابەتەکە بابەتێکی مافێکی بنەڕەتی فەرمانبەران موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەوە هەموو ئامادەکاریەکانە بە هەموو پێوەرەکان عراق خۆی لە دوای هەژدەی مانگ دەست بە دابشکردنی موچاکە سەرەتا موچەی مانگی خانوشینان ئەنێرێ دوایی موچەی وەزارەتەکان و فەرمانگەکانی ترەدا بەو پێوەرە بێ هەفتەی داهاتوو موچە لە عراق دەست پێ بکە و ئێمەش تا و کاتە هەموو ئامادەکاریەک بکەین بۆی کە لیستی موچەی فەرمانبەران ڕەوانەی بەغدا بکەین لە کاتی خۆیان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش دابشکرێت. بەڵێ ئێمە خۆمان پێشتر بە نووسراوی فەرمی بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان داوای خەرجکردنی ئەو سێ موچەیی کردووە لەبەرەوەی ئێمە ساڵی 2023 گرفتی گەورەمان هەبوو لەسەر یاسای بودجەی عراق کە یاساکە نەیتوانی شایستەدارەکانی هەرێمی کوردستان بنێرێ لە کۆی 16 تریلیۆن و 497 تەنها 5 تریلیۆن و 700 بۆ ئێمە نارد ئەویش بەشی زۆری بە قەرز بوو بۆیە ئەو بابەتە ئێمە پێشتر داوامان کردووە بەڵام تا ئێستا وەڵامێکی ئەرێنیمان بەدەست نەگەیشتووە کە چۆن مامەڵەی لەگەڵەکرێ واتە عێراق ئەو پارەی خەرج نەکردووە چونکە یاسای بودجە وە خۆی جێبەجێ نەکراوە. بەڵێ بابەتی پلە بەرزکردنەوە پێم خۆش بۆ پرسیارەت کرد چونکە بابەتێکی تۆزێ وردە و هونەریەت کاتی ئەوێت چونکە بێ هەموو دۆسەی فەرمانبەران تاک بە تاک وردبینی بکرێ. ئێمە نووسراومان کردووە بۆ هەموو وەزارەت و دام و دەستگاکان کە دەست بە وردبینیەکە بکەن. ئێستا بەشی زۆریان کارەکانیان کردووە بەشێکشیان ماویانە چاوەڕێکین هەر کات ئەوان لیستەکانیان بە تەواوی فەرمانبەران بە پلە برزکردنەوە ناردەوە بۆ ئێمەش لای خۆمانەوە ئاڕاستەی وەزارەتی دارایی عراقەکەین بەڵام بیرمان نەچێ ئەو بابەتە چکە التیزاماتی مادی هەیە پێویستی بە گفتوگۆ هەیە پێویستی بە ڕێکەوتن هەیە پێویستی بە دانوستان هەیە بۆی ئێمە بتوانین ئەو مافەش بۆ فەرمانبەران گەڕێنە. قورسە ڕقەمێکی دیاریکراوە بڵین بەڵام ئەتوانین بڵین نزیکەی 100 ملیارێک شتێک زیاتر کەمتریەوێت چکە بەشێک لە فەرمانبەران دوو پلیان هەیە بەشێک لەوانەیە بگاتە سێ پلە بەشێکیان پلەیەک چکە ئەمە لە 2000 و ماوەی چەند ساڵێکان پلەیە مافەیان پێ نەدراوە دیارە بەهۆی ئەو بارودۆخەدارایەوە بەڵام بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕوونە ئەڵێ موچەی فەرمانبەران وەک تەواوی ناوچەکانی تری عێراق واتە ئەمەش دەتوانین پاڵپشت بۆ بڕیارە بەڵام بیرمان نەچێ ئەوانە کۆمەڵی هەنگاون ئەبێ لە ئێمە لە هاوشانیەوەی کە خۆمان حازرەکەین ئەبێ گفتوگۆی لەگەڵ بکەین و بەڕێکەوتن لەگەڵیان چارەسەری چەند هەزار کەسێک خانوشین بوو ئەمانە پلە بەرزکردنەوەیان گرێت و یاخود فلانێکە نەیان بەرزکراوە چۆن بووە. ئەوەش بابەتێکە دیوی قانونی هەیە و بابەتی داراییشی هەیە بێ دیسانەوە گفتوگۆ بکەین چونکە هەندێک بابەتی ترماوە خۆتانەزان ئێمە تازە ئەو ڕێکەوتنە چۆتە بواری جێبەجێکردنەوە هەمووی پێشجەژم بوو هێشتا ئێمە گفتوگۆکانمان لەگەڵ بەغدا دەست پێ نەکردوێتەوە بۆی هەندێک بابەتی ترماوە کە ئێمە هەنگاو بە هەنگاو بابەتی خاننشینانە بابەتی پلە بەرزکردنەوە بابەتی داهاتی ناوخۆیە بابەتی هەژماری بانکیوانەیە کە ئێمە ئەبێ لەگەڵ عراق هەمووی بگەنە ڕێکەوتن و چارەسەریکردن. عراق و وەزارەتی دارایی و ئەنجومەنی وەزیران کردمان لەسەر بنەمای بڕیارەکەی دادگای فیدراڵیەوە بوو
پێش جەژنی ڕەمەزان موچەی مانگی شوبات و ئازاریان نرد. ئێستا کاتیەوەیە کە ئامادەکاریەکان بۆ موچەی مانگی نیسانی فەرمانبەران دەست پێ بکە. ئێمە چەند ڕۆژێکە دەستمان بە ئامادەکاری کردووە بە ڕێبەراتەکانی خۆمان سەرقاڵی ئامادەکاریەکانن. داوای لیستی موچەی مانگی نیسانمان لە هەموو وەزارەت و دامەزراوەکانی حکوومەت هێرێم کردووە. دیارە بەشێکیان نردویانە، بەشێکشیان ماوە بینێرن. لە چەند ڕۆژی داهاتوودا لیستەکە تەواو حازر دەبێ و ئێمە ڕەوانەی وەزارەتی دارایی عێراقەکەین و چاوەڕێین هەفتەی داهاتوو کە ئەوان دەستیان کرد بە دابشکردنی موچەی فەرمانگە وەزارەتەکانی خۆیان لەگەڵەوەیە موچەی فەرمانبەران و دام و دەستگاکانی ئێمەش بنێرن و ئیتر موچە چیتر دوانەکەوێ وەک چۆن لە عێراقا لە یەک کاتە خەرجەکرێ لەسەر بنەمای بڕیارگەی دادگای فیدراڵی کاڵێ موچەی هەرێ فەرمانبەرانی هەرێمی کوردستان وەک کۆی پارێزگاکانی تری عێراق خەرج بکرێ، یعنی بە هەمان میکانیزم و لە هەمان کات. ئەوە پاڵپشتە بە بڕیارەکەی دادگای فیدراڵی کە لە مانگی شوبات دەرچووە. ئێستا خۆتان بینیتان ئێمە دوای گفتوگۆیەک و سەردانی ئێمە بۆ بەغدا کە لەگەڵ دانیشتینەوە بوو بابەتی موچەی هەزامنیەکان گرفتیە بوو نردیان. موچەی مانگی ئازار هەبوو کە هەندێک تەفسیری بۆ کرابوو کە بەبێ تەوتین نانێرێ، ئەوە بوو موچەی مانگی ئازاریش نێردرا. ئێستا پێمان وایە ئەو بابەتە بە تەواوی چارەسەر بووە لە ئەم سەردانی ئەم هەفتەی بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق بۆ ئەمریکا لەوێش جەخت لەسەرەوە کرایەوە کە بابەتی موچەی فەرمانبەران چارەسەر بووە و چیتر نابێتە گرفت موچە، چونکە بابەتەکە بابەتێکی مافێکی بنەڕەتی فەرمانبەران موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەوە هەموو ئامادەکاریەکانە بە هەموو پێوەرەکان عێراق خۆی لە دوای هەژدەی مانگ دەست بە دابەشکردنی موچاکە. سەرەتا موچەی مانگی خانوشینان ئەنێرێ، دوایی موچەی وەزارەتەکان و فەرمانگەکانی ترەدا. بەو پێوەرە بێ هەفتەی داهاتوو موچە لە عێراق دەست پێ بکە و ئێمە تا و کاتە هەموو ئامادەکاریەک بکەین بۆی کە لیستی موچەی فەرمانبەران ڕەوانەی بەغدا بکەین لە کاتی خۆیان موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش دابەشکرێت. بەڵێ ئێمە خۆمان پێشتر بە نووسراوی فەرمی بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان داوای خەرجکردنی ئەو سێ موچەیی کردووە. لەبەرەوەی ئێمە ساڵی 2023 گرفتی گەورەمان هەبوو لەسەر یاسای بودجەی عێراق کە یاساکە نەیتوانی شایستەدارەکانی هەرێمی کوردستان بنێرێ لە کۆی 16 تریلیۆن و 497 تەنها 5 تریلیۆن و 700 بۆ ئێمە نارد، ئەویش بەشی زۆری بە قەرز بوو. بۆیە ئەو بابەتە ئێمە پێشتر داوامان کردووە، بەڵام تا ئێستا وەڵامێکی هەرێمیمان بەدەست نەگەیشتووە کە چۆن مامەڵەی لەگەڵەکرێ، واتە عێراق ئەو پارەی خەرج نەکردووە چونکە یاسای بودجە وە خۆی جێبەجێ نەکراوە. بەڵێ بابەتی پلە بەرزکردنەوە پێم خۆش بۆ پرسیارەت کرد، چونکە بابەتێکی تۆزێ وردە و هونەریەت کاتی ئەوێت، چونکە بێ هەموو دۆسەی فەرمانبەران تاک بە تاک وردبینی بکرێ. ئێمە نووسراومان کردووە بۆ هەموو وەزارەت و دام و دەستگاکان کە دەست بە وردبینیەکە بکەن. ئێستا بەشی زۆریان کارەکانیان کردووە، بەشێکیان ماویانە چاوەڕێکین هەر کات ئەوان لیستەکانیان بە تەواوی فەرمانبەران بە پلە برزکردنەوە ناردەوە بۆ ئێمەش لای خۆمانەوە ئاڕاستەی وەزارەتی دارایی عێراقەکەین، بەڵام بیرمان نەچێ ئەو بابەتە چکە التیزاماتی مادی هەیە، پێویستی بە گفتوگۆ هەیە، پێویستی بە ڕێکەوتن هەیە، پێویستی بە دانوستان هەیە بۆی ئێمە بتوانین ئەو مافەش بۆ فەرمانبەران گەڕێنە. قورسە ڕقەمێکی دیاریکراوە بڵین، بەڵام ئەتوانین بڵین نزیکەی 100 ملیارێک شتێک زیاتر کەمتریەوێت، چکە بەشێک لە فەرمانبەران 2 پلیان هەیە، بەشێک لەوانێ بگاتە 3 پلە، بەشێکیان پلەیەک، چکە ئەمە لە 2000 و ماوەی چەند ساڵێکان پلەیە مافەیان پێ نەدراوە، دیارە بەهۆی ئەو بارودۆخەدارایەوە. بەڵام بڕیارەکەی دادگای فیدراڵی ڕوونە ئەڵێ موچەی فەرمانبەران وەک تەواوی ناوچەکانی تری عێراق، واتە ئەمەش دەتوانین پاڵپشت بۆ بڕیارە، بەڵام بیرمان نەچێ ئەوانە کۆمەڵی هەنگاون ئەبێ لە ئێمە لە هاوشانیەوەی کە خۆمان حازرەکەین ئەبێ گفتوگۆی لەگەڵ بکەین و بەڕێکەوتن لەگەڵیان چارەسەری چەند هەزار کەسێک خانوشین بوو، ئەمانە پلە بەرزکردنەوەیان گرێت و یاخود فلانێکە نەیان خۆیان بەرزکراوە چۆن بوویانە. ئەوەش بابەتێکە دیوی قانونی هەیە و بابەتی داراییشی هەیە، بێ دیسانەوە گفتوگۆ بکەین، چونکە هەندێک بابەتی ترماوە خۆتانەزانن ئێمە تازە ئەو ڕێکەوت نەچۆتە بواری جێبەجێکردنەوە، هەمووی پێشجەژم بوو. هێشتا ئێمە گفتوگۆکانمان لەگەڵ بەغدا دەست پێ نەکردوێتەوە، بۆی هەندێک بابەتی ترماوە کە ئێمە هەنگاو بە هەنگاو بابەتی خانوشینانە، بابەتی پلە بەرزکردنەوە، بابەتی داهاتی ناوخۆیە، بابەتی هەژماری بانکیوانەیە کە ئێمە ئەبێ لەگەڵ عێراق هەمووی بگەنە ڕێکەوتن و چارەسەریکردن.